سڵاو لە ئەڵقەی دووەمی بەرنامەکەمان دیدارمان لەگەڵ بەڕێز کاک سالار عەزیز بەردەوام دەبین لە دوای ڕاپەڕینەوە. سڵاو کاک سالار، دوای ڕاپەڕین دوای ساڵینەوە یەک بەڕێستان یاخود با بڵین ئەو ڕەوتە ئەتوانم بڵێم ئەو ڕەوتەی کە ناڕازی بوون پێک دێنەوە لەگەڵ یەکێتی ئاشتە بنەوە، ئەمە چۆن؟ ئیتر بیرۆڕاکان گۆڕا، فکر گۆڕا، یەکێتی سۆڤێت فکری گۆڕا، گۆرباچۆف هات، گلەسنۆس و نازەم چی هێنایەکایەوە، ئێمەش وردەوەدا فکری بیری مارکسی و ئەوانەمان یعنی بەڕاستی کاڵ بووە، ینی تر وردەوە دەتێ ئەوانە ئێمەی بزوان تێگەیشتین کە کاکە ئێمە دیارە باڵە لە شتەکان گەیشتوین و قەڵای سۆسیالیست و هینەوە بەرەو خۆی ڕەخلە لە خۆی گرێ و بەرەو ئەوە بەس بمبورێک بەڕێز کاک سالار خۆت لە 84 وا بزانم چیتە دەرەوەی وڵات لە 84 بەڵێ لە کاتی مفاوەزاتەوە بەڵێ هەر لە دەرەوە نەبوو، ماوەیەک لە دەرەوە ماوەی هاتمەوە ئاهاتیتەوە. ژیانی ئەوروپا وای لێ نەکرد بووی کە ئەو بڵین فکرە چەپڕەویە بەلاتەوە؟ وەڵاهی هەموو بەڕاستی مەفروزە ئەوروپا کارێکی هەموو کەسێ بکە، چکە دنیایەکی کەی وڵاتێکی ترە، هەم لە ڕووی ژیان، هەم لە ڕووی ئابووری، هەم لە ڕووی سیستێم، هەم لە ڕووی گەشەکردنی خەڵکەکان، هەم لە ڕووی گەشەکردنی دیموکراتی، هەم لە بڕۆبوونی قانون ئازادی باشە، هەم یعنی لە بوونی دەسەڵات، ینی دەسەڵاتێک و ئەوانە جا ڕۆیتەوە فێری مێژوەکەیان بین جۆ وایان لێهات و بەچی وایان لێهات و چێ وای لێکردوون، ئەمانە هەمووی بەڕاستی ئینسان لێویانەوە فێرە بێ. ئێمە زۆر شت فێر بووین بەڕاستی لە ئەوروپا، ڕەنگە کەسێک چوو ببێ لە ڕووسیا ژیابێ وەختی خۆی لە سۆڤێت باشە معجەب بوو بێ بەوە ئەوە فێر بوو بێ، بەڵام ئێمە بەڕاستی ئێمە زۆر سوودمان وەرگرت لەوە. شکستی یەکێتی سۆڤێت کاریگەری زۆر بوو لەسەر ڕووی فکری ئێمە بەڕاستی یارەوەڵڵا زۆرمان نەگمن زۆری ئەو برادەرانە جارێک کە تۆ بیر دەکردەوە بۆ ئەمە وای لێ چۆن ئەمە ڕووخا بۆ ئەجا تێگەیشتی شتە خراپەکانی و ژیانی خەڵکو و سیستێمەکە و نەبوونی دیموکراتیەت و زەبر و زەنگ و ترساندنی خەڵکو و تۆقاندن و پەروەردەی ناغەڵەت و هەموو ئەم شتانە فێر بوو. ئای ئەمە بەهەشتە نەبوو وەکوی دیعانە کرد، ئەمە سیستەمێکی داپڵۆسێنەری کە خەڵک قفڵی مێشکەی خەڵگەکان نەک مێشکی خەڵک بەجارە بۆ فراوان. کاک سالار ئێوە لەو کاتە فەرقتان ناکرد لە بینی ئەوەی کە ئەمە با بڵێن سیستمێکی لادەر و منحەریف بوو لە مارکسی، یعنی مارکسیەتتان تاوانبارە کرد بە ئەنجامی ڕوخانیەتی وای لێ کردین کاکە ئێمە خۆ مارکسیەتەکەی ئێمە چی بوو؟ نەک مارکسیەتەکەی ئێمە بۆ مارکسیەتەکەی حیزبی شیوعیە و بۆ هەموو گەورەی و بە قوتەیە و هەزاران شەهیدیان داوە لەو ڕێگایە چی بوو؟ بۆ چەند لە کتێبەکانی مارکس تەرجومە کرا بوو بۆ عەرەبی و عالەمە خوێن بوویەوە، باشە؟ بۆ چەند کەس لە ئەوروپا ژیا بوو لەو قیادانە بۆ ئەوی تێبگەن بیبەستنەوە بە زەمانی مارکسەوە. مارکس ئەمەی بۆ سەرمایەداری نووسیە، وڵاتی سەرمایەداری کە وەسا گەشەیە کرد، ئەمە بۆ وڵاتانە نەبوو کە دواکەوتوو بوون و ئاگایان لە دنیا نەبوو لە هەموو شتێکەوە دواکەوتوو بوون. کەچی تۆ بێ لە وڵاتێکی دواکەوتووی وەکو ئێمە فکری مارکسیست و ئەوانە بچەسپێنی کە هێشتا هیچ چینەکان بۆ خۆی نەخەمڵاوە، تو بی لەوە بکەیت وەڵام من سۆسیالیزم لێدام، ئەمە خەیاڵێک بوو، تو وردەوە تێگەیشتی ئەمە خەیاڵەکە، ئەمە بەڕاستی تێنەگەیشتن نییە، من نەزانیە لە بڕاستی تێمە تێگەیشتین و ئێستا ڕۆژ بە ڕۆژ باشتر تێگەین لە حەقیقەتە. لەبەرەوە تۆ بیر لەوەکەیتەوە کە ئەلێرا لە وڵات ئاوای لاتۆ لە کام سەنگەرەی خۆ بیر لەوە ناکە دێ و بە دوای تۆڵا بگەڕێ یا بڵێ وەڵام من عاجزم یا نا یەکەیتی ڕای بیر نەکردووە، هەر بۆی لە کۆنگەرەی یەکەم منیان داوت کرد چوون بۆ کۆنگەرەکە لەوێ هەڵبژێردرایتەوە بە ئەندامی؟ نەخێت من خۆم هەڵەمژاندەوە زۆریش بەشداریم نەکرد چونکە ناکۆچیەکان زۆر بەقوت بوون. زۆر باشە. بەڕێزت لە ساڵی 93 و بزانم نەوسێ ئەبیتە پارێزگاری سلێمانی. بۆ خۆت ینی ئەزمموی پارێزگاری چۆن؟ سلێمانی عنسۆرێکی شوێنێکی مهمە بۆ یەکێتی، لەبەرەوە بڕیاریاندا
من ڕەنگە مناسب بم ئەو کاتە بۆ محافظ وەکو کەسێک کە دامی سەرکردایەتی بوو وەکو کەسێک کە لە قیادی شۆڕژ بوو کە پێشمەرگە بوو بۆی بتوانین باشە ئەم وەزعە بەڕێوەبەرین بە تەنیا ناتەمەن بە تەنیا نەبووم سوپاسی هەموو و برادرانەکەم لە کاکسەلەر ئەو کاتە وەزع زۆر خراپ زۆر لە ڕووی مادیەوە بەڕێزت پارە لە کوێ بوو یانی محافظەی چووە بەچی بەڕێوەچی ئەم بودجەیە چۆن دابی نەکرا پارەی چی پارە جارە میلەتەکە خۆی بڕوای مابوو بەم حیزب و شتانە بەڕاستی و تێگەیشت کە وەزعی وڵاتەکەمان چۆنە و ئێمە لە عێراقەوە حەسارێکمان لەسەر و لە لای دنیا حەسارمان لەسەر و بۆی نظامی عێراقیەوە ئێمە فەقیر کەوتوین و خاوەنی ئەنفال و کیمیا باران و دیهاتەکانمان ڕووخاوە و بەڵام تۆ چیەکەی هەرە بیبی لەو بکەیتەوە ئەم وڵاتە بەڕێوە بەری هەر چۆنێک بووە یانی من لەگەڵ هەر چۆنێکە بەڕاستی هاوکار بووم بەبێ پارێکی زۆر کەم یانی ئەگەر پێ بڵێم محافظ جاری وا بوو لە مانگەکە $5,000 هەبووە یا $10,000 لەوە زیادی هیچکەی نەبووە باشە لەم زروفەیە کە پارە نەبوو ئەی ئەم هەموو مۆزەف و معاشتان چۆن بەڕێوە برد وڵی ئیتر ئەو تۆزە گومەرگە و هەبوو جار شت هەبووە مامفرۆژ لە معمەلی جگەرەکە بەداوی توتینە کۆن و نازانم چی معاشەکەش زۆر نەبوو خەڵکەکەش تا ڕادەیە پێ رازی بوو زۆر باشە بەڕێزت تا ساڵی 1970 بزانم محافظ بووی زۆر باشە پرسی مەسەلەی پارچی ئازادی حامی کۆن وا بزانم فکرەی بەڕێزت بوو بەڵام خەڵکانێکی زۆری تیا بوون چۆن دروستە من بەڕاستی چووکە حامیە ینی دایمە ئێمە خەڵکی شارەکە بووین بیرمان لێ کردوێتەوە و لە بیرمان لە ناو حامیە چەند خەڵک کوژرا و لە شەرکێم شارەوانە و ناوەڕاستی شارەوانە وەکو عەرزم کردی ئێمەش دنیامان دی بوو دنیای دەرەوە پارک چەند مهم بوو حتا ئێرانە چەند جارکە لە ئێران وانە بووین ئێمە یەکێ لەو گرنگش شوێنە جوانەکان پارک بوو بەڕاستی لەبەرەوە من بیرم لەوە کردەوە ئەم شوێنە بکەین بە پارچێک بۆ شارەکە هەندێک ماڵی لێبوون یعنی ئەوە دەر 60 بە 70 بۆ 80 بوونەوەنە داوامان لێکردن کە ئەو شوێنە چۆڵکەن بۆ ئەوەی کە وردە دەست پێ بکەین وردەوە دەخۆ نییە بڵێ وەڵان نەخشەیەک و خەریتە دانا و پارە و پێ واکەین نە وردە بەڵام خەڵکەکان ناڕازی بوون ئەوانی کە لەوێ بوون ناڕازی بوون و ئەی بچینە چووە ئەو شتانە من ئامادە بووم شوێنیان بەمێ بچنە شوێنێکی کە بەڵام ئەوان وردە خەڵکی تێکەوت تەحریزیەکردن بەداخە وردە پەیوەندیەکانی پارتی و یەکێتیش خراپە بوون هەرچەندە من بە عەقڵێتی حیزبی بەڕاستی نهاتووم بە محافظ بەگە برادەرەکانی پارتی بیریان مابێ ئەوەی مابوو بێ من پێم وتون کە من فەرقی بە جیاوازی کەس ناکەم من محافظی خەڵکم هاتووم ئەمەوێ خزمەتی ئەم وڵاتە بکەم تکایە هاوکاریم بکەن هەمووتان کە گرفت دروست بوو خۆ دەزانین لەو شانە گەورەترەوەوانە ئەلا کولی دەستی تێخرا تۆ محافظی من محافظم بڵێ یەکێتی نیشتیمانم هەرچی شتێک تۆ باشیش بکەی نێارەکە بەخرا بۆ حساب بکەم بە تایبەتی ئەمی هەندێک دەستی چەپ و شتیوا دروست بوو بوون ئەمانەیە هیچ شتێکیان بەدڵ نەبوو زۆر معارەزەیان کرد ئەلا کوڕێک لەنا ئەوانە پیا بوو نای بەکەر عەلی بوو خوا لێی خۆش بێ بوو بە وەکیلی ئەوانە و سەردانی ئێمەیەک من بەڕاستی نەشمەزانی ئەم کۆمەریسی کرێکاریان لەم ساڵانە ئازانی ومەوا بووە هاتوچۆی منێکرد زۆر هاوکاری ئێمەیە کرد لە ڕاستیە بۆی هەبوو کەی بێتە سەرەوە وەلای من ئەوانە ئەگەڕاین بۆ حەلێک بیدۆزینەوە چیان بۆ بکەین تەمان هەندێک ئەسڵەن لەوێ ناژیا خانووی دروست کرد و یا بووی بەکرێ وەنەبێ بڵێ هەمووی فەقیر بوو خۆبی فەقیر نەبوو پاشان تۆ خانوەکانیان چی بووە ئەو بەڕێی ژوورێک بووە یا ژوور و بەرهێوانێک بە وشکاڵ کەڵک دروست کردوێتی ئێکاکە ئەمە بڕۆ لە شوێنی کە زەوی دەوێ لە یا دروستیکە خۆ ئەم پارکە بۆ تۆشە بۆ هەمومانە ئێخۆ ناکرێ ئێمە بی لە ئاوەدانی نەکەینەوە
من کە محافظم بیرم لە هەموو شتێکە کردەوە بیرم لە زمانە کردەوە چۆن زمانێکمان بەرەو پێشەوە بڕۆین چۆن بیرم لە هەموو شتێک کە من بەش بەهاری خۆم فێری بووبم لە ئەوروپا بیرم لەوە کردە وردە بمانەوێت لە وڵاتە دروستی کەین سیستەم دروستکەین عەدالەت دروستکەین خوا بکەین خەڵک هاوکار بێ ئەتر ئەمە حکایەتێکی درێژە ڕەنگە جێگەی ئێرە نەبێ بەداخەوە ئەم بێنەوە بەردەیە ئەم کوڕیتیا کوژراوە کۆمەڵێکی لەم چەپ و مەپ و خەڵک و نەیار و ئەمانە کەوتن ئەوەی کە گوایە من دەستم هەبێتەوە من هەر لەوێ نەبووم ئەسڵەن بەڕاستی و من ئەو برادەرانی کە لەوێ بوون ئەوەی کە پارکەکە هەموو ڕۆژێ هاتبن بۆ ئەوێ هەموو ڕۆژێک بینی و من باشە و تەکبیریشمان کردبوو لەگەڵ ئەو کوڕە و ئەویش رازی بوو خۆشیان رازی بووبوون بۆ ئەوەیەوە ڕۆژێک من لە مەحافەزە ئاهاتم بۆ ئەم پێڵێن چاڵی بەنزینخانی چاڵەکە بەنزیخانەی چاڵەکە هاتم بووم بۆ ئەوی بۆی ئەو بەنزیخانەی لاقارەی بیجۆزینەوە هاتم بۆ ئەوێ کە هاتم سرم کرد لە بەدرگان وتم ئێستایەمەوە ئێو کاتە بڕوابکە نە مۆبایل هەبووە جیهازمان پێ بووە حیمایەکانم و ئێمە ڕۆشتوین بەڵام من لە محافەزە 250 فۆجی لێ ینی فۆجێک ئەوەنگە بوون حیمایی محافەزاکەن ئەوەی لێ بوو کە من بەجێمێشتووە کە هاتوومەتەوە شعورم کرد شتێ ڕوویاوە هاتم چوومە ژوورەکەی خۆم دانیشتم تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هات پرسیاری لێ کردم هیچ پرسیاریەوە نەکرد کەس کوژراوە من هێشتا نەمزانیەوە کەس کوژراوە ماوەیەکی بەسەر چوو یەکێک لەوانە کە هاتن لەوانی بڵێن کامڵن و لەوێ ئیژەکەن دەمەنەوە کاک لیوا جەمالەوانە یادیان بەخێر وانە هەموو لەوێ بوون ئەوانە پیاوی توانا بوون هاتم تە وەڵی کاکە شتێکی وا ڕوویاوە کوڕێ کوژراوە ناوی بەکەرعەلیە ڕاستیە من زۆر ناخۆش بوو تایبەتی یەکێکی وەکو ئەو چووم هەموو فەوجەکەم کۆ کردەوە پێم وتن ئەگەر یەکێتین و یەکێتی نیشتیمانیتان خۆشەوێ ئەگەر ڕێستان هەیە بۆم پێم بڵێن چێوە کوڕی کوژ و با بێ پێم بڵێ وەڵحاسڵ هاتن وتیان کوڕێکە ناوی ئەوەیە بانگم کرد کوڕێکی مناڵکاری عەمری 89 ساڵە بوو بۆ ئەم کوڕە کوشت چی پێیوتی کوشتێ ئەلا کولین وتی وەڵی من ئەو ڕای کرد و منیش دوای کەوتمیش دەماچێکم پێ بوو نام بە عەرزەکە و بە ئاسمانە و لەم بابەتانە ئەمە قسەکەی ئیتۆ خۆ من لەوانە نیم بڵێم دەی بیکوژنەوە نابێت ئەمە من ئەوە حاکمەکانی ئەو دەورە شاید بن من جاری وایە مجریمم گرتووە حاکم و تێدی ئاخە من بەرەڵام کردوتم کاکە ئەو ڤیدیۆکەیتی لێشمان نایەوە اعتراف کرد و جاسووسە باشە وتێتی وتوە حاکم مەڵێ قەینا بەرەڵایکن ئەوە مڕایەتی وەزەکەمە ئاوا کرد ناردومانە بۆ حاکم کە ئەم پیاوە کەسێکی کوشتووە ناوی ئەوەیە ئیتر دوای ئەمە بەهۆی وەزە سیاسێکەوە بەهۆی نەیارەکانەوە بۆهۆی ئەمەوە ئەم دەیان کردووە ئێستاش خەڵکان یەگەیەنان و پیازی پێخۆن زۆر باش شتی عاتفی دروست ئەەکەن کەسوکارەکەی بڵاوەکەنەوە پاش ئەمە کەسوکارەکەی هەرچیم لە توانابی یارمەتی ماوەن باشە ئێمە نهاتوین ینی بەکەرعەلی یەکێتی نیشتیمانی بۆ موئامەرەی لێ بکا بیکوژێ ینی بۆ یەکێتی نیشتیمانی بۆ هەموو قووەت و دەسەڵات و هێزی پێشمەرگە ئەوانەیە ئەم قسانی کە ئەمانەی ئەڵێن من شکاتیشم لێ کردوونا بۆ ئاگاداریتان شکاتم لە هەمووانە کردووە کە منیان تاوان بار کردووە بەوە هەیە لە نەرویجا شکاتم لێ کردووە بێ لە مەتاڕی گرن هەیە لە دەرەوەیش ئەوەی لێرێشە ڕەنگە خۆیانتوی احتیزاری نابێتەوە ئەمە زۆریشم پێخۆش بوو سوپاسەکەم ئەمە نەپەڕێنن کە من لێرە هەلێکم بۆ کەوتوو باسی زۆر باشە کاک سالار بابێنە سەر سەردەمی دامەزراندنی گۆڕان دیسان جۆرێک لە ناکۆچی لە ناو یەکێتیە دروست بوو ئەو بوو کاک نەوشیروان دەرچوو ئێوە شوا بزانم دەرچوون دوای ئەم هەموو ڕووداوە سەری لە گۆڕانەوە دەرکرد وەڵی من دوور و درێژە لە تەکەتو لەوە باسی بکەن ناو یەکێتیە کە یەکێتی تەفرەت و ناکرد
تكتلي شخصي بو طبعا سياسي نبو لمصالحي مسؤولة كانوا هم أوانا باشا يعني خو بس نو بتاق الروي وبريالي تاق الرويانا باش يعني كومالي مشكلة قوري الناوي كتيا دروس كر بجارك قال لكم شي حل نبو بدو جار قال لكم شي حل نبو كان كبر دوام الروش وانا لراسيا منو كاك بلازم مرو كاك خال صاري 2001 شوين لا امام جلال وامام جلال جنتر اما براسي هلاك بوينو وانا ونعمل الى قيادي وانا ايش كينو خمان مالو دعني شنو بلا ميشيتينو انا برسو رايبه اما بساتشاو ل 2001 بلا اما مقالات معنا نسي مقابله معنا كشت معنا كالرئي خو معنا هود باشكره يعني كاك نوشيروان لكايا كابو طبعا كاك نوشيروان خوتانا زانن ترو دوای امام جلال بو كاتانا برادراني كوانا وتدواي هو نظام العراق الرخاء و 2003 هاتو تشي وحزب كان قوربون وبارا البردسي انا هو بو لناوي كتين اجتماعية صراع دروز بو كاك نوشيروان شتكي بلاو كر بس ما علاقة ما لقل همو لا يقبل لقل كاك نوشيروان قبل امام جلالي شتكي نسيبو من صوت فرشن بولاي بشاني مني هاوتي امم نسيوا بو ويكا هل بجاردن ناوي كتيا هو بيود لقا كان كم كيلو تم الله كاك نوشيروان اميتو ناكل شكان ناوي جيتيا زيادة كاوغلوي اوي كايا بلاي مكوتيوانيا بخصي منك على كل كاك نوشيروان لهل بجاردن كان سر نكوتن ترى في امام جلال سر كوت دوايا ويكا كاك نوشيروان وازي هنا لراسيا من باش بحاري خوم هميشه وان بير كردتو بيم خوش نبي بيم خوش نبي يك كذا صلاة يبي لحزبه حتى اگر امام جلاليش بوبي وان بي باش بو وتم او كسا انفرادك قبل صلاة توني بي ويا بي وغلطة قيادي جماعي باش اما بجوزي ولا مبادئ من بويا كاك نوشيروان وازي هنا وهاتشي شان بيز بويا عن كل بري وازي هنا باشا اما بالنسبة خوموا بشتكي باش من زاني هروها بالنسبة كاك بلاز عمر كاك حاجة عليكم الله خلشي ترو رفيقي تو برادر وانا او بو لقل كاك نوشيروان اقسم عنكت باشا جينا براسي كاك نوشيروان بتما دراسات وشيوابو كخوي او شاني بيو بورغتبو با اتجاه دروس كين لناوي شيتين اجتماعي كردستان اتجاه كي مودرن با اشكرات صراع بكا اتواني سلايتي هبي اتواني حتى التلفزيون شي هبي اتواني قصة با اشكرات بكا بلان بشكل هيكتين اجتماعي اما كاك نوشيروان قناعات بكر ليكم كومنو لماري خوان كردمان باشا كاك نوشيروان بو كاك قاري حاجة علي بو ملاز عمر منو كاك حمد توفيق حتى لو دانشتنا اما مثلا حد ما باخسب كاين اما هموما لناوي كيتي ايش ما كردو بلام لناوي كيتي زور خلاف مان هبوه بتعبتي اللي قال جناب تاع كاك نوشيروان اللي قال توا حزباتي خوش نبوه لراسي الشيطان مان هي اللي قالها باشا تو زور جار انفرادك با بوتشونا كان خودو بلا صلاتي خودو انا من باش معاريكم تجربه كي زور ملا مهم بيوت كرنا جگا ايرانه به باسي بكم اگر آمادن جانی کی تازه بیرکینو فرمو با همومان نای خوای لبینو دستکین به ایش وانا بو ام اتجاه لناوية كتيا يعني لناوي كتيا لراسيا وكاك بلاز عمر ما وكاقار امري خوای كردو باشا كاحمد توفيق اجماعه نهاتون بلين ديوا تنظيمية دروز كين لجيره وبدزيوه نخ بلام چن من پی اکریه لناوی که دین اجتماعیه بلای خومانه رای کشین وکو یچیتی مجیکتی حقی خومانه طبعا من نقطه‌ای که زور زحمت بو امام جلال لم نقطه اما لگرده کبوین سعید مانه بو مشتق مانه بو امام جلال ها ولا من يعني همو جاري مانو امام جلال جناب دسي بيبكى بإصلاحات اما ليرو بشتوانيت هواي بو الشكا هوا دسي بيكر هين هات وقت انتخابات هات بيشرو 2009 ليه بجادنو انا
ئێمە وەکو بڵین وەکو هیچ بڕیارێکمان نەبوو چی بکەین ئێمە هەڵبژاردنە و ئێمە ئەوە وردە وردە بەهێزە بین و زۆر لە هێزەکانی حتا ناو پێشمەرگە لە ئاسایش لە پۆلیس لە قەوایل لە شوێ لە خەڵکی دەرەوە حتا لە ناو حیزبە ئیسلامیانە باشە ڕووی لە ئێمە بوو پەیوەندی بە ئێمەوە کرد شتێک کرد باشەوە ئێمە ئێستا لەم هیناین ظروفە مۆزوعیان ئایا ئێمە بچین دیسانەوە هین بکەین ینی یەکێتی بین و ئیش بۆ یەکێتی بکەین و باشە بژێراوەکان ئێمەش بەشدار بینتیایە ئیتجاک دروست بوو وردە وردە بڕاتان بێ ڕۆژی وا بۆ 1000 کەس هاتن جا نەخێر بوو بە 2000 جا زیاتر وای لێکردێن ئەمری واقع دروست بوو کە تۆ ئێمە بەجیا دابەزین بەجیا دابەزین وفعلا بەجیا بیرمان لێکرد و دابەزین وردەوە دەکە بەجیا دابەزین و کۆمەڵی برادری کەش هاتن لە مەکتەبی سیاسیەوە ئیتر فکرەی تەنزیمێکی کە دروست بوو کە با ناوی بنێجی ناوی بڵین گۆڕان و هینی خۆی هەبێ و دروشمی خۆی هەبێ و شتێی خۆی هەبێ و ئەلێرەوە ئاوا دەستی پێکرد لە ڕاستیە ئەو بۆ 25 کورسی شتان هێنا بەڵێ 25 کورسیمان هێنا لەبەرەوەی هێزێکی زۆر بەهێز بوو لە ڕاستیە پێت وانێ بە زۆری کارکتەری کاگنە و شیروان دەوری هەبوو لەوە وەڵام بە تاکید کاگنە و شیروان خۆی کار ناگرێت زۆر باشە ئەی دوای خلاف لەسەر چی بوو دوای دەرچوون خلاف هەر هەبووە کاک عوسمان و خلاف هەر هەبووە خۆ دەزانی هەر وەکو وتم تۆ کاتێک دەستی پێەکەی دوای شعورەکەی وردە وردە هەندێک لە ڕێباز دەرەچێ و هەندێک شتی زیاتی دروزەوە هەندێک بۆ مەڵژەوەندی خۆی هاتووە و هەندێک فکری خۆی ئەگۆڕێ و ئەمانە دروست دەبن باشە ئێمە لەگەڵ ئەوە هەڵمان کردیانی لە حقیقەتە هەرچەندە دۆچین و جیاواز دروست بوو بۆ نمونە من خۆم ئەوەم لا دروست بوو کە ئەگەر ئێمە چونکە لە ڕاستیە خەڵکەکە چاوەڕێی ئەوەی کردوە زانی تۆ دەسەڵاتەکە لە یەکێتی ئەسەنیت و ئیتر بۆ تۆیە خەڵک بۆەوە هاتبوو لە حقیقەت زۆربەی زۆری خەڵکەکە باشە بە پێشمەرگەتەوە بە ئاسایشتەوە بە پۆلیس و بە سەرجادە و بە هەمووی هەتا من بە کاکنەوشیوان 25 پەنجامان هێنا چی لە مۆزوع کاکۆر لەبەرەوە هەر ئەوان حاکمن هەر هێزی چەکدار لەگەڵەوە ئەوی لەگەڵ ئێمەشەوە بووە لە چێتۆژێ قیادەی ئەو باشە لەم مۆژتەماعی ئێمە چی هێزی چەکداریە بێ ئەوە شتە لەبەرەوە باشترین ڕێگا ئەوەیە بڕۆینەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانیانی بسازین لە ڕاستی ئەم فکرەیە لەناو من و قاری حاجی عەلی دروست بوو ئەم فکرەیە بوو بە باسی کۆبوونەوەکانی سەرکردایەتیش ئەوە نەبوو من هاتم لە خۆمەوە بەیانێکم دەرکرد وتم ئەبێ نایم نەبێنڵی یەکێتی لەوە زیاتر بێتە خوان نەخێر باگراوەندێکی دوور و درێژی ئەوە وای لێکردین کە چوین کۆبوونەوەیەکمان کردە باشان کاکنە و شیروانەوە لەگەڵ مام جەلالەوان دانیشتی باشە دوای مام جەلال نەخۆش کەوت جاری دووەم دەرکەوت نەخۆشیەکەی زۆر زەحمەتە ئەم جاریان تر ئەوە کاکنە و شیروان من پێم وایە لێرە دیسان گۆڕانکاریشی بەسەرا هات وەزعەکەی باش نەخوێنەوە ئەچەند ئێمە عیلاقەمان لەگەڵیان نەما بوو بۆ چونکە کاکنە و شیروان بەیانی خەبەرمان بوو ئێمەس ئەندامی سەرکردایەتین کەچی بەیانی هەڵساین شتێکی دروست کرد ناوی نەبوو جوهاتی نیشتیمانی کە ئەو وای کرد نەیارێکی زۆری بوو دروست بوو هەم لە هەولێر هەم لە کەرکووک هەم لە سلێمانی لە هەرە نەیارە بەهێزەکان کاک عوسمانی حاجی مەحموو کاک قاهر و من و بە سەدان کادریش باشە من ڕەما بوو کە ئێمە لەسەر گردەکە بێ بمێنینەوە بێ ناوخۆ سێراعات بکەین و بێ کۆبوونەوەیکی بەرفراوان بکەین کاکنە و شیروان ئەبێ لێپێچینەوەی لەگەڵا بکرێت لەسەر ئەوەی کردێتی برادەرەکانمان ڕازی بوون پاش ماوەیە هاتن وتیان وڵی کاکە گیان ئێمە جارێک چکە لەگەڵ کاکنە و شیروان ئیش ناکەین تۆ کەیفی خۆتە ئەوان ڕۆشتن وڵایەوە ئیش ناکەن میژە چون لە ماڵی خۆم دانیش برادەرەکان یانی چێوەکو ئەوانی کە لەگەڵ منان بوون باشە کاکە ڕۆشت وایم بیر کردەوە بەس بەداخەوە غەڵەت بوو بیرکردنەوەکە یعنی پێتان باش نەبوو باشتر وا بوو تۆ گەر سیرا ئیژەکەی بووم بە مەیدان چۆڵەکەی
ئێمە تەنزیمێکین، باز لە دیموکراتیە دەکەین، باز لە موسەساتی دەکەین، باز لە عەدالەت دەکەین، باز لە قیادەی جەماعیەکەین. دژی ئەو حیزبانە ڕاوەسان کە دیکتاتۆریەتی تیا ئەوەی تیا ئەوەی تیا ئەوەی تایە. ئیتۆ نابێ ڕێگە بەوەی هیچ نەبێ داوای کۆنگرەیەکەکەی لە کۆنگرەکان چیە بێ بەسەرکردایەتی با بێ بە ئەو ڕۆتەکە بەرە بەڕێگاوە. ئەمە ڕێگای دروستە، ئەمە مخالیف و لەگەڵ هەموو فکرەکانی ئێمە. سپاس بەڕێز کاک سالار. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز کاک سالار عەزیز. تاکو بەرنامەیەشی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.